سڵاتان لێبێ ئەم کاتتان باش دیارە فستیڤاڵی گەلاوێژ یەکێکە لە فستیڤاڵە دیارە هەرە دیارەکانی هەرێمی کوردستان کە ساڵانە لە شاری سلێمانی ڕێک دەخرێت. ئەم فستیڤاڵە فستیڤاڵێکی ئەدەبی هونەریە ساڵانە لە هەرێمی کوردستان بە دیاریکراویش لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت لەلایەن بنکەی ڕووناکگیری گەلاوێژەوە دیارە ساز دەکرێت. ئەم ساڵ 24 فستیڤاڵی خۆی لە شاری سلێمانی ساز دەکات کە سبەینێ بڕیارە فستیڤاڵەکە بەڕێوە بچێت. فستیڤاڵەکە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامی دەبێت. میوانان لە ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق و لا وڵاتانی دیکەشەوە دیارە بەشداریان کردووە. فستیڤاڵ دیارە بۆ وەک ئاماژەم پێکرد بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت. من ئەمەوێ گفتوگۆی زیاتر بکەم، زانیاری زیاتر لە ئەندامی لیژنەی ئامادەکار بەڕێز سۆران نەقشبەندی لە بارەی فستیڤاڵەکەەوە زانیاری نوێ بدات بە بینەرانمان. کاک سۆران، ئەم کاتت باش، سپاس بۆ ئەم دەرفەتە پێمان بڵێ فستیڤاڵی گەلاوێژ ئەم ساڵ نوێگەری چی تێدا کراوە؟ زۆر بەخێر بێن، سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەوەی شایانی باز بێ ئەم ساڵ بەهۆی ئەوەی دیسانەوە هێشتا درێژکراوەی ئەو کێشانەی کە لە دوای کۆرۆناوە هاتە ئاراوە ئەوە بوو وەکو بەڕێستانەزان پار نەمانتوانی وەکو پێویست فستیڤاڵەکە ئەنجام بین و ئۆفلاین نەبوو، ئۆنلاین بوو، یعنی شتەکان لە زیاتر بەس ئەو کەسانەی کە شعریانە خوێندەوە یا بەشدار بوون ئەوان لە شوێنی فستیڤاڵەکە بوون و باقی فستیڤاڵەکە بۆ ئۆنلایەنە ڕۆژ بەڕێوە. بەڵام ئەم ساڵ کرانەوەیەکی زیاتر لە ڕووی با بڵێن هەلی زیاتر هاتە پێشەوە بۆی کە ئێمە بڕیاریەوە بین کە لە ناو هۆڵی داخراوە فستیڤاڵەکان جام بدرێت و بە لایف بکرێت. ئەوە بوو کە خۆشبەختانە ژمارەکان دابەزیەوە و ئێمە سەرڕای ئەوەی کە بەڕێکاری یاساییش بەڕێوە ئەچێ فستیڤاڵەکە خۆ دەزانین ساڵانی کە 5 ڕۆژ و 6 ڕۆژ بۆ جاریوە هەبووە 7 ڕۆژ بووە. ئەم ساڵ بە بۆنەی ئەو شتانەوە بۆی کە سەیتەرە زیاتر بەسەر پلانەکەی بکرێ کەم کراوەتەوە بۆ 3 ڕۆژ. لە ماوەی 3 ڕۆژدا فستیڤاڵی گەلاوێژ و توێژینەوە لەبارەی چیوە ئەکات؟ چەند پانێڵی تێدا پێشکەش ئەکرێ؟ پانێڵەکان جیاوازن بە حکومی ئەوەی کە ئێمە پانێڵمانە بێ بۆ ئەو خەڵکە نوخبەی کە لە وڵاتانەوە داوت کراوە بۆ بەشداریکردن لە فستیڤاڵی گەلاوێژە هەلی فرسەتی تایبەتیان ئەبێت و ڕۆژی تایبەتیان ئەبێت وەکو میوانانی ڕووناکبیرانی فارس ئەوان پانێڵێکی تایبەتیان ئەبێت کە لە ناو پانێڵەکەیە چەندین باس و خواست و لێکۆڵینەوە کورتەی لێکۆڵینەوەکانیان پێشکەشەکەن و ئەم ساڵۆک و هەر ساڵێکی گەلاوێژ کاتی زیاترە درێ بە دیالۆگی دوای پانێڵەکان کە ئەوە گەرم و گوڕی زیاتریا بە فستیڤاڵەکە بەڕاستی بە نسبەتی میوانانی زمانی عەرەبی لە بەغاوە لە شارەکانی تری عێراقەوە کە لە فستیڤاڵە بەشدارە بن ئەوانیش بە هەمان شێوە پانێڵێکیانە بێت کە تایبەتە بێت بە باس و خواسی ئەدەبی و فەرهەنگی و کولتوری لە مەجای جیاجایە. بە هەمان شێوەش سێشنەکانی تر دانیشتەکانی تر تایبەتە بێ بە شعر هەندێک لە شعرەکانە خوێندرێتەوە ئەوانەی کە مەسەڵەن با بڵێن کاتیان بۆ دەستنیشانەکرێت لە 5 تا 7 دقیقە خوێندرێتەوە. ڕۆژێکیش پانێڵێکیش بۆ چیرۆکەکانە بێ کە بەس مناقەشە ئەکرێت. دوای ئەوەش لێکۆڵینەوەکان پێشکەشەکرێت کورتەی لێکۆڵینەوەکان و ڕۆژی کۆتاییش ئەبێ بە ڕۆژی دابشکردنی خەڵاتەکان و مناسبەی کۆتایی فستیڤاڵەکە. فستیڤاڵی گەلاوێژ یاخود بنکەی ڕووناکگیری گەلاوێژ خەڵاتی هەیە ساڵانە، ئەم ساڵ ئەو خەڵاتی ئەبێ؟ بەڵێ ئەم ساڵش هەمان خەڵاتی ساڵانی کە دابەشەکرێت و لە کاتی خۆیان ئەعلانەکرێت و ناوەکان ئەزانرێت چۆنەوە چۆن نییە. کاک سۆران، لە ساڵانی ڕابردوودا پێش هاتنی کۆرۆنا میوانان تەنانەت لە ئاستی جیهان لە وڵاتە ئەوروپیەکانەوە بەشداری فستیڤاڵیان ئەکات. ئەم ساڵ توانراوە لە چەند وڵاتەوە میوان بانگەشت کرێ؟ ئەسەی کە کێشەکە ئەوەیە کە ئێمە میوانی مەریوان و بانەمان بردوێتەوە تاران هێناومانەتەوە سلێمانی یا شارەکانی تری کوردستانی ئێران لەبەرەوەی کە تەنیا ڕێگایەک ئەوە بوو بۆ هاتنی میوانەکان. اینجا بەڕاستی ئەوەش عنی بە جۆرێک بوو کە ئەرکی ئەمەی قورسترە کرد بە خۆ دەزانی مەسلەی مەتار و هاتوچی وڵاتان و ئەوانە ئێستا پرۆتۆکۆڵەکە زۆر قورسترە. ئەو میوانانە هەر خۆیان ینی ئەوانەی کە لە هەنێک شوێنن کە هێشتا هەر پەتاکە تۆزێک تۆندراوەتیایە بەڕاستی حەزەر زۆرەکەن لە هاتن و چوون و ئەوانە لەبەر ئەوە ئێمە زیاتر احتیمامەکەمان کورت کردەوە لە بینی ناوخۆی عێراق و با بڵێن نزیکترین وڵاتی دراوسێکە ئێرانە. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دیارە فستیڤاڵی گەلاوێژ سبەینێ لە هۆتێل ڕامادا لە شاری سلێمانی بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامی دەبێت. وەکو کاک سۆران نەقشبەندی ئاماژەی پێکرد میوانانی فستیڤاڵ
لە وڵاتی ئێرانەوە هاوکات لە ناوخۆی عراق و لە شارە جێجەکانی عراقەوە بەشداری لە فستیڤال دەکەن بۆ ماوەی 3 ڕۆژ و توێش لەبارەی ئەدەب و هونەر و شعر و توێژینەوەی تایبەتیان دەبێت هاوکات لە کۆتا ڕۆژدا کە 3ەم ڕۆژی فستیڤالەکەیە کە ساڵانە فستیڤاڵی گەلاوێژ دیارە خەڵاتی تایبەتی هەیە ئەم ساڵش خەڵاتی تایبەتی دەبێت بۆ میوانەکانی هاوکات بەڕێز سۆران خۆی ئاماژەی بۆ کردکە لە کۆتا ڕۆژدا ئەوە دەبێتە سوپرایزێک بۆ ئامادەبوانی فستیڤالەکە.